بەڕێزان جوانترین سڵاوتان لە بێهاڵەکانی وەرزشتان پێشکەش دەکەین و لا سەرەتاشدا بانانیشانی گرنگترین هاوڵاتیەکان دەست پێ دەکەین. یەکێتی تۆپی عراقتاکیدی لەسەرەوە کردەوە کە بڕیاری کەمکردنەوەی یانەکانی خۆری بژاردە لە 18 بۆ 16 گۆڕانکاری بەسەردانێت. ساندرۆ ڕۆسێلی سەرۆکیانی بەشلۆنە دانی نابۆی کە یانەکان پێویستی بە گۆڕانکاری هەیە و تاکیدیشی لەسەرەوە کردەوە کە کۆتایی ئەم وەرزە دەست پێ دەکەن. کارلۆ ئەنچلۆتی ئیتاڵی و ڕاهێنەری پاریس سەن ژێرمان بەهێزترین پاڵێوراوە بۆ جێگەی خۆزێ مۆرینۆی ڕاهێنەری یانی ڕیال مەدرید. لە جامی لیپە تا دۆریز بۆکاچۆ نیۆرز بە گۆڵێکی بێ بەرامبەر سەرکەوتنی باسەریانی کۆرنتیانزدا بەدەستێت. جارێکی تر سڵاوتان لێبێ. یەکێتی تۆپی عراق بڕیاریدا سەرجەم یانەکانی بەژاردووی خولی بژاردە لەو ئاگدار دەکاتەوە کە بڕیاری دابەزینی چوار یانە بۆڕی زیانناوەکان کۆتایی و گۆڕانکاری بەسەردا نایەت. نعیم سەدام وتەبێژی یەکێتی تۆپی عراق وێنارتی ڕاگەیاند ئەم بڕیارە بە هیچ جۆرێ گۆڕانکاری تێدا ناکرێت و دەمانەوێت خولی بژاردە لە جیاتی 18 تەنها 16 بمێنێتەوە. هەروەها وتیشی بەمە دەتوانین ململانی نێوان یانەکان بەهێزتر و تونتر بکەین. باسیشی لەوە کرد کە ئەو یانانی هەڕەشەی ئەوە دەکەن سکاڵا تۆمار دەکەن لە یەکێتی تۆپی ئاسیا هیچ سوودێکی نابێت لەبەرەوەی مافی یەکەی تۆپیە گۆڕانکاری لە خولی وڵاتەکەی بکات نەک یەکەی تۆپی ئاسیا. هەر یەک لە یانەکانی تەڵەبە و نەجەف لە هەوڵی ئەوەدان کە بڕیارەکەی یەکەی تۆپی عراق گۆڕانکاری بەسەردا دێت لەبەرەوەی ئەم ساڵ مەترسی دابەزینیان هەیە بۆ ڕێی زیاننایەکان. فیستیڤالە وەرچەکان ساڵانە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدێت کە جگە لە ڕێوڕۆشتن یاریەکانی گۆڕەپان و مەیدانیش لەخۆ دەگرێت. بەڵام ئەوشێوەی ساڵانی ڕابردوو بەرپرسانی پەروەردە نەیانتوانی هیچ گۆڕانکارێک بێنە نێو ڕێخستنی فیستیڤالەکان و تا ئێستاش پشکنینی مادەوزەی بەخش بۆ یاریزانەکان نەکراوە. ساڵانە لە دوای جەژنی نەورۆز بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان فیستیڤاڵی ساڵانە بۆ سنووری پەروەردەی پارێزگاکان ڕێک دەخەن. دوای ئەوەی کەوا فیستیڤاڵی ناوخۆی پەروەردەکان کۆتایی پێدێت دواتر فیستیڤاڵێشتر لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. فیستیڤاڵە وەرزشەکان لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێردا هەرچەندە بەرپرسانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان چەندان ساڵە ڕای دەگەێن و دووپاتی دەکەنەوە کە سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان سیستەمێکی سویدیە. بەڵام ئەوەی تێبینی دەکرێت فیستیڤاڵە وەرزشەکان هەر بە شێوەی سیستەمی جاران و ساڵانی پێشوو بەڕێوە دەچێت بەبێ ئەوەی کەوا هیچ گۆڕانکاریەک لە چۆنیەتی ڕێخستنی فیستیڤاڵەکاندا بکرێت و تاوەکو ئێستاش وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ژێرخانی وەرشی تایبەت بەخۆی نییە. واتە هۆڵێکی نێودوڵەتی نییە تاوەکو بتوانێت دیاریەکان میوانداری بکات یانیش یاریگایەکی نێودوڵەتی تایبەت بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت تاوەکو میوانداری فیستیڤاڵەکان بکات. لە پرسیاری ڕۆژنامەنووسانی وەرشیدا بەکرکەریم بەڕێوەبەری پەروەردەیی لە وەڵامدا گوتی: دیارە ئێمە ژۆک و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە هەولی بەردەوامداین بۆ ئەوەی بتوانین یاریگا یان هۆڵی داخراو بۆ تایبەت بە بەڕێوەبەرایەتی گشتیەکەمان هەبێ. بۆ سوپاسەوە ڕەزامەندیمان لەلایەن پارێزگای هەولێر وەرگرتووە کەوا لەسەر بودجەی پەرەپێدانی 2013 هۆڵێکی داخراو بە بەڕێوەبەرایەتی گشتیەکەمان دروست بکرێ. ئومێد دەکەین بتوانین لە 2013 بەردی بناغەیدا بنرێ و دەست بە دروستکردنی بکرێ. ئەوەی تێبینی دەکرێت لە کاتی بەڕێوەچوونی فیستیڤاڵەکاندا تاوەکو ئێستا نەتواندراوە پێش دەستپێکردنی یاریەکانیان لە کاتی یاریەکاندا لێژنەی پزیشکی ئامادە بکرێت بۆ مەبەستەی کەوا خوێندکارانی بەشداربوو یاریەکانی گۆڕەپان و مەیدان بپشکرێن تاوەکو بزاندرێت کە ئایا مادەی وزەبەخشیان بەکارهێناوە یان نا. من وەکو قوتابیەکی پەروەردەی سۆران توانیم بەشداری لەو فیستیڤاڵە بکەم لە یاری ڕەمە پلەیەکەم بەدەست بێنم. لەم سەردەمەی هەرێمی کوردستان هەر چاوەڕوانی ئەوە دەکرێت کەوا لە چەند ساڵی ڕابردووشدا بەم شێوەیە فیستیڤاڵەکان کەوا بەڕێوە چوون و لە داهاتووشدا هاوشێوەی ساڵانی ڕابردوو فیستیڤاڵەکان لە چۆنیەتی سیستەمی ڕێخستنەکانیان بەم زۆرە بن. بۆ ئەنارتی ئەحمەد مستەفا، هەولێر. لە خولی یاناپەڕۆنەکانی ئەوروپا بایرن میونشن بە 3 گۆڵی بێ بەرامبەر لە بەرشلۆنەی بردەوە گەیشتە یاری کۆتایی و ڕوبەڕووی یانی بروسیا دۆرتمۆندی هاونیشتیمانی دەبێتەوە. ڕابردوو لە خولی یاناپەڕۆنەکان دانی بایرن میونشن لە دەرو یاریگای خۆی ڕوبەڕووی یانی بەرشلۆنە بۆ بە 3 گۆڵی بێ بەرامبەر یاریەکەی لێ بردەوە.
تیتۆ فیلانۆفای ڕاهێنەر لەو یاریدا پشتی بە لیۆنێل میسی ئەرجەنتینی نەبەست کە ئەمەش هەرایەکی گەورەی لە ڕۆژنامەکانی ئیسپانیا دروست کرد. زۆرێک پێیان وایە میسی بۆی پێکانەوە یاری نەکردووە و زۆرێکیش تاکید لەسەرەوە دەکەنەوە کە ناوبراو خۆی نەویستۆ یاری بکات. بەڵام بەرپرسانی یانی بەرشلۆنە باز لەو دەکەن کە ڕاهێنەرەکەی بەرشلۆنە ویستێتی تایمی دووەم یاری پێ بکات، بەڵام پاش تۆمارکردنی گۆڵی یەکەمی بایرن میتوانی بەیانەکەی نەماوە سەرکەوێت و یاریشی بە میسی نەکردووە. یعنی بەرشلۆنە بۆ یەکەم یانە لە مێژووی خولی یانەپاڵەکانی ئەوروپا کە لە هەردوو یاری چوون و هاتندا و لە قۆناغی پێش کۆتاییدا 7 گۆڵی لێ تۆمار کرێت. جێرارد پێکەی بەرگریکاری یاری بەرشلۆنە تاکیدی لەسەرەوە کردەوە کە خراپترین ساتەکانی ژیانی بەرامبەربانی بایرن میونشن بەسەر برد. Bueno, mañana aquí solo se juega un partido de fútbol, no se juega nada más. Se juegan 3 puntos, la posibilidad de estar a 5 o a 8. ساندرۆ ڕۆسێلی سەرۆکی یانی بەرشلۆنی ئیسپانی دانی نابەوەی کەیانەکەی ئاستی دابەزیوە و پێویستی بە یاریزانی نوێ هەیە. لا لە دوێنێکیدا ساندرۆ ڕۆسێلی سەرۆکی یانی بەرشلۆنە پاش کستیانەکەی بەرامبەر بەیانی بایرن میونشن با 3 گۆڵی بێ بەرامبەر تاکیدی لەسەرەوە کردەوە کەیانەکەی ئاستی لاواز بوو بەهۆی پێکانی یاریزانانیشەوە تووشی کێشە بووە. ڕۆسێل تاکیدی لەسەرەوە کردەوە کە کۆتایی ئەم وەرزە چەند یاریزانێکی نوێ بۆ ڕێزەکانی دەکرێت و پێگاتەیەکی بەهێزتر دروست دەکات. ڕۆسێل لە کۆتایی وتەکانی دامانەوەی تیتۆ فیلانۆفای ڕاهێنەری لە پۆستەکەیدا دووپات کردەوە و ئاڕاتی کردەوە دەست بەرداری ببێت پاش دۆڕاندنی دوو یاری لە خولی یانەپاڵەکانی ئەوروپا بەرامبەر بە بایرن میونشن. هێرشێکی تند کرایە سەر ساندرۆ ڕۆسێلی سەرۆکی یانەکە بۆی یاریزانی نوێ بۆ یانەکەی ناکرێت و بەدەست نەبوونی بەرگریکارەوە دەناڵێنێت. Ninguna duda de que en cualquier colectivo, si falta el líder, al cabo de un tiempo se nota. Dicen los psicólogos. ئەم شەو یاریەکانی گەڕانەوەی یۆرۆلیگ ئەنجام دەدرێت و یانی چەلسی میوانداری یانی بازل دەکات و هەردوو یانی بەنفیکا و فەنەرباغچە ڕوبەڕوو یەک دەبنەوە. بڕیارە ئەم شەو لە یاری گەڕانەوەی پەڵەنتی یۆرۆلیگدا یانی چەلسی ئینگلیزی لە ناو یاریگەی خۆی میوانداری یانی بازلی سویسری بکات. لە یاری چوون دایانەی چەلسی با 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی بردبەوە و پاڕادێکی باش لە سەرکەوتن بۆ یاری کۆتایی نزیک بۆتەوە. یاریکی تر دایانی بەنفیکا لە پۆرتوگال میوانداری یانی فەنەرباغچە دەکات. لە یاری چووندا فەنەرباغچە بە گۆڵێکی بێ بەرامبەر سەرکەوتی بەدەستهێناوە. هەر بۆیە پێشبینی دەکات یانی بەنفیکا هەر لە سەرەتاوە بە هێرشبردن دەست پێ بکات بۆەوەی گۆڵێک تۆمار بکات تا ئەنجامەکە یەکسان بکاتەوە. چاودێران پێیان وایە ئەم ساڵ یانەی چەلسی پاڵێوراوی سەرەکی دەبێت بۆ بردنەوەی نازناوی یۆرۆلیگ. کارلۆ ئەنچلۆتی ڕاهێنەری یانی پاریس سەن ژەرمان پلانی یەکەمی فلۆرەنتینۆ پێرێزی سەرۆکی یانی ڕێڵ مەدریدە بۆ ئەوەی دوای مۆرینۆ بۆندی لەگەڵ ئیمزا بکات. ڕۆژنامەی ئاسی ئیسپانی بازلەوە دەکات کە پێرێزی سەرۆکی ریال مەدرید 4 ڕاهێنەری دەنیشان کردووە بۆ ئەوەی بۆن لەگەڵ یەکێکیان ئیمزا بکات. ئەو 4 ڕاهێنەرەش بریتین لە یۆب هانکسی ڕاهێنەری بایرن میونشن و پیراز بواسی ڕاهێنەری تۆتنهام و یۆرگن کلۆبی ڕاهێنەری بروسیا دۆرتموند و کارلۆ ئەنچلۆتی ڕاهێنەری پاریس سەن ژەرمان. ڕۆژنامەی ئاس تاکید لەسەرەوە دەکاتەوە کە ئەنچلۆتی بەهێزترین پاڵێوراوە بۆ ئەوەی جێگەی خۆزێ مۆرینۆ ڕاهێنەری ریال مەدرید بگرێتەوە. مۆرینۆ لە ڕاهێنەرایەتیکردنی ریال مەدرید شکستی هێنا و نەیتوانی هیچ نازناوێکی ئەوروپی بۆ بەدەست بێنێت و ئەم ساڵیش لە خولی یانەپاڵەکانی ئەوروپا کرانەدەرەوە. ئەو ڕۆژنامەیە لە کۆتاییدا باز لەوە دەکات کە ئەگەر ئەنچلۆتی بێتە ڕاهێنەری ریال مەدرید ئەوە فیراتی یاریزانی هێڵی ناوەڕاستی یانەکان لەگەڵ خۆی دەهێنێت. Le terrain de Dragao. بۆڵ کلیمنتی یاریدەدەری ڕاهێنەری پاریس سەن ژەرمان تاکیدی لەسەرەوە کردەوە کە تا ئێستا دەیڤید بێکام ئینگلیزی خۆی یەکلایی نەکردوێتەوە لەوەی بۆندەکەی نوێ بکاتەوە یاخودنا. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا بۆڵ کلیمنتی یاریدەدەری ڕاهێنەری پاریس سەن ژەرمان ڕایگەیاند تا ئێستا لەگەڵ بێکام نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی بۆی بۆندەکەی نوێ بکاتەوە. وتیشی ئیداری یانی پاریس سەن ژەرمان ڕەزامەندی پیشانداوە بۆ ئەوەی بۆندی بێکام نوێ بکاتەوە، بەڵام تا ئێستا ناوبراو هیچ وەڵامێکی نەداوەتەوە و خۆشی یەکلایی نەکردوێتەوە. ڕۆژنامەکانی فەڕەنسا باز لەوە دەکەن کە دەیڤید بێکام ئینگلیزی لەگەڵ خێزانەکەیدا گفتوگۆ لەبارەی مانەوەی لە یانی پاریس سەن ژەرمان دەکات و گەرگەیشتە ئەنجامی کۆتایی ئەوە بۆندەکەی نوێ دەکاتەوە. بێکام پێشتر بۆ ماوەی 6 مانگ و باشووری کاتی پەیوەندی بە یانی پاریس سەن ژەرمانەوە کرد و ئێستاش ماوەی بۆندەکەی بەرەو کۆتایی. A team like Barcelona that are a very special team with special players, and there's always a good chance that they're going to score goals. لە جەمی لیپەرتادۆریس یانی بۆکا جۆنیۆرز لە ناو یاریگای خۆی با گۆڵێکی بێ بەرامبەر لە یانەی کۆرنتیانسی بردە و لە یاری چوونی خۆناغی ژانزە جامی لیپەرتادۆریسدا یانی بۆکا جۆنیۆرز ئەرجەنتینی لە ناو یاریگای خۆی میوانداری یانی کۆرنتیانسی بەرازیلی کرد. سەرەتا یانی بۆکا جۆنیۆرز ئاستێکی بەرزی پێشکەش کرد و توانیشی کۆنتڕۆل یاریەکە بکات، بەڵام گۆڵی تۆمار نەکرد. هەر لە سەرەتای تایمی دومدا بۆکا لە ڕێگەی نیکۆلاس بلاندیەوە گۆڵی پێشکەوتنی تۆمار کرد و
یاریەکەش هەر بۆ ئەنجام و باگۆڵێکی بێ بەرامبەر لە سوودی بەکات جۆنیۆرس کۆتایی هات. یاریەکی تر دانی گریمۆی بەرازیلی بەرامبەر بەنی سانتا فای کۆلۆمبی یاری کرد و ئەیش با 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یاریەکەی لە بەرژۆندی خۆی کۆتایی کرد. یانەی مۆنتێری مەکسیکی نازناوی خولی یانەپەڕۆنەکانی کۆن کاکافی بەدەستێنا و لیاری کۆتایی دەلێنەی سانتۆس لاگۆنای هاونیشتیمانی بردەوە. لیاری کۆتایی خولی یانەپەڕۆنەکانی کۆن کاکاف ئاردویانی مۆنتێری مەکسیکی و سانتۆس لاگۆنای هاونیشتیمانی بێ گەیشتن. لیاری ڕابردوودا هەردوویانەکە بەبێ گۆڵ یەکسان بوون، بەڵام لەم یاریەدانی مۆنتێری بانجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یاریەکەی بردەوە. بەش بانجامی چوون و هاتنانی مۆنتێری نازناوی جامی یانەپەڕۆنەکانی کۆن کاکافی بەدەستێنا. ڕۆژانی مۆنتێری بۆ یەکەمین جار نازناوی پەڵەنتی جامی کۆن کاکافی بەدەستێنا و پێشتر هەرگیز ئەو نازناوی نەبردوتەوە. هەردووانی کلوب ئەمریکا و کرۆز ئارزۆ زۆرترین جار نازناویان پەڵەنتیان بەدەستێنا و کە هەر یەکەیان 5 جار بوونەتە پاڵەوە. یانەی فلامینگۆ لە دەرەوە یاریگای خۆی لە یانەی کامبینسی بردەوە و سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتووی جامی بەرازیل بەدەستهێنا. لە قۆناغی دووەمی جامی بەرازیل یانەی فلامینگۆ لە دەرەوە یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی کامبینس بووە. فلامینگۆ بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵی یاریەکەی بردەوە و سەرکەوتنی مسۆگەر کرد. یاریەکی تردا کرۆزیرۆ لە دەرەوە یاریگای خۆی بەرامبەر بە یانەی ریسیندی یاری کردو. ئەیش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵی یاریەکەی بردەوە. هەروەها هەردوو یانی سانتا کروز و ئینتەرناسیۆنال بەبێ گۆڵ یەکسان بوون و یانی گوهاسیش لە دەرەوە یاریگای خۆی لە یانی سانتۆ ئاندرێی بردەوە. جیاواز لە هەواڵەکانی تۆپی پێ و لە جامی ئیسۆرێلی وڵاتی پۆرتوگال داوید فێرێری ئیسپانی و فابیۆ فێنۆنینی ئیتاڵی سەرکەوتنیان بەدەستهێنا. لامیانی یاریەکانی قۆناغی دووەمی جامی ئیسۆرێلی وڵاتی پۆرتوگال داوید فێرێری ئیسپانی بەرامبەر بە ڕۆژێ ڤاسلینی فەڕەنسی یاری کرد. فێرێر بەنجامی 2 کۆمەڵە بەرامبەر بە کۆمەڵێک سەرکەوتنی بەدەستهێنا و گەیشتە قۆناغی پێش کۆتایی. یاریەکی تردا فابیۆ فێنۆنینی ئیتاڵی بەرامبەر بە پاولۆ لۆرێنزۆ هانیشتیمانی یاری کرد. فێنۆنینی بەنجامی 2 کۆمەڵە بەرامبەر بە کۆمەڵێک سەرکەوتنی بەدەستهێنا و ئەویش سەرکەوتنی بۆ قۆناغی پێش کۆتایی بەدەستهێنا. هەروەها کارینۆ بۆستای ئیسپانی بەرامبەر بە داوید گوێفرینی بەلژیکی یاری کردو. بەنجامی 2 کۆمەڵە بەرامبەر بە کۆمەڵێک یاریەکەی لێ بردەوە. هەر لە جامی ئۆسکۆرل کە لە وڵاتی پۆرتوگال بەڕێوە دەچێت بەڵام لەسەر ئاستێکشان پاڤلچینکۆی ڕووسی و کار لە سوارێزی ئیسپانی سەرکەوتنیان مسۆگەر کرد. لە قۆناغەکانی ڕابردووی جامی ئۆستۆرەلی پۆرتوگال پاڵەوراوەکان بۆ بردنەوەی ئەم نازناوە کرانە دەرەوە کە ئەوانیش ماریۆل بارتۆلی فەڕەنسی و سیبیلۆکۆڤای سلۆڤاکی بوون. یاریەکانی قۆناغی دۆمیژە پاڤلچینکۆی ڕووسی بەرامبەر بە کاندێل لە ئیسپانی یاری کردو. با 2 کۆمەڵی بێ بەرامبەر یاریەکەی لێ بردەوە و سەرکەوتنی بۆ قۆناغی چوارگۆشەی زیارین بەدەستهێنا. یاریەکی تردا کارال لە سوارێزی ئیسپانی بەرامبەر بە فیکمایەری بەلژیکی یاری کردو. ئەیش بە ئاسانی بە 2 کۆمەڵی بێ بەرامبەر یاریەکەی لێ بردەوە. بارمەتی ئەو کاران لە کۆنتڕۆل هەواڵەکانی وەرزشتان پێشکەش کرا. ئەوارەیەکی خۆش خواتان لەگەڵ.